بەڵێم کاکتان باش ئێمە ئێستا لە بناری چیای ئاسۆسین ئەمەی لە پشتی منەوەیە بەشێک لە گوندنشینانی بناری چیای ئاسۆسن لێرە گربوونەتەوە چەند کێشەیەکیان یەکێک لەوانە کەمی خزمەت گوزاریە یەکێکی تریانەوەیە کە دەیانهەوێت جادە ببەن بۆ ئەو شوێنەی کە دارەبەنی لێ یا بڵێن کار و کەسابەتیانی لێ بەڵام ڕێگریان لێ دەکرێت دەسمەلای خۆیان قسە بکەن کاک بەکرد سڵاوت دەبێت ئەگەر فەرمووی بۆ ئێرە کێشەی ئێوە چی ئەمڕۆ کە لێرە گربوونەتەوە بەخێر بێ سەر چاوم فەرمووی بۆ ئێرە بەخێر بێ سەر چاوم وەڵی ئێمە بە پشتیوانی حکوومەت ویسمان بۆ دۆڵی کەلک کە ئەو چیا لە پشتمانەوەیە ڕێگاک بەرین بۆ کار و کاسبی خەڵک بۆ بنێشت و بۆ گژ و جیای بەهاری و چکا گەنجەکانی من هیچ ئیشێکیان نییە بەڵام کۆمەڵە خەڵک کێشیان بۆ دروستکردین بە ناوی مڵکداریەوە کە ئێرە مڵکی ئێمەیە بەڵام لا سڵداوانە مڵکیوان نیە و ئەمە یەکەم جار پێمان سەلماندن کە مڵکیوان نیە دووبارە کتابمان کردەوە بۆی حکوومەت پشتیوانیمان لێکا بە پشتیوانی حکوومەت بەڵام دووبارە بە سەرکرداتی بێگەر تاڵبانی کە هاوسەری یەکێک لە ئاغاکانی گوندیمەیە ئەرقەلەمان بۆ دروست دەکا و قسەی عەلەق و پەلەق لە لای وەزیری ئاوەدانکردنەوە بۆی ئەرقەلە بۆ ئیشەکەمان دروستکە باشە ئێستا ئێوە کێشەتان چییە بە دیاریکراوی پێشتر عریزەتاندا بۆ وابزانم کە جادەکەنی وەی برداوە بۆ شوێنی مەبەست بەڵام لەوێەوە بەجێ هەڵدراوە هۆکار ئێمە چییە بڵێ یەکەم زارۆکو پێم گوتی یەکەم جار ئەمە کتابمان بەرز کردەوە لە ڕێگای مدیرنەحەی و قایمێتەوە بەڵام یەکەم جار وەکو پێم گوتی ئەرقەلەیان بۆ دروستکردن بە بیانووی جیازیار کەسە و چووە کۆمەڵێک درۆ دەلەسەی کردووە کە ئێرە مڵکی منە مڵکی شەخسیە ڕەز و باغم لێرە هەیە بەڵام لە ئەسڵدا کە وەکو دەیبینی ئەو شوێنە لە شاخ و دار و بەردی زیاتر هیچ شتێک نییە دووبارە یەکەم جار پێمان سەلماندن دووبارە ئەومان کردەوە ویستمان ڕێگاکە بەرینەوە کتابمان بەرز کردەوە ئێستا کێشەکەمان لای وەزیری ئاوەدانکردنەوەیە دۆسیەکەمان لای وێ بۆ خۆی ئاگادارە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەمویان ئاگادارن بەڕێوەبەراتی ڕانیەوش و سلێمانیشیان ویسمان بلدۆزەر بێنینەوە حکوومەت هاوکاریمان کە بەس دووبارە وەکو پێم گوتی بێگەرخان چوەندێ قسەی کردووە کە لە مستەوای ئەودانیا کە ئیشی ئەو نییە وەزیرێک دەسەڵاتی خۆی بە خراپ بەکاربێنی لەو سنوورە دەستخۆش دیارێکیشتر لە داواکاریەکانیان کەمی خزمەت گوزاریە ئەمە سڵاوت لەبێ لە ڕووی خزمەت گوزاریەوە ئێرە چۆنە بۆچی داوای دەکەنیان ئێستان بۆ کراوە ئێرەمە وەک هاوڵاتیانی بناری ئاسۆسی خزمەت گوزارێکمان بۆ نەکراوە کارەبامان نییە ڕێگابانەکەمان وەک پێویست نییە ئەنجە جسرێکمان نییە بۆ پەڕینەوە زۆر پشتگوێ خراوە ئێمە لە چۆلبووندا ئەو گوندە زیاتر لە 40-50 دانیشتوو هەیە بەڵام ئێستا یەک ماڵی لێیە چۆل کراوە لەبەرەوەی خزمەت گوزارێکمان بۆ نەکراوە بە هەموو ڕێکەوە پشتگوێ خراوین کارەبامان نییە سرمان نییە زۆر سپاس ئەمەی کە گوێبیستی بوون دیارە ڕای بەشێک لە هاوڵاتیانی بناری چیای ئاسۆس ئەوەی جێی ئاماژەیە بناری چیای ئاسۆس لە نزیکی 14 گوند پێک دێت بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای دوکانن بەڵام لە ڕووی جوگرافیەوە لە سنووری قەزای پێشدەردان وەک خۆیان دەڵێن کە نە قەزای پێشدار وە نە لە دوکان ئاوەڕیان لێ نەدراوەتەوە وە کەمترین خزمەت گوزاری گەیشتۆتە ئەو گوندانە ئەمە ژوای کردووە کەم گوندانە بەرەبەرەوە چۆڵ بوون بچن بەڵێتوانە سابر سپاست دەکەم